ناکۆچی نێوان مەکتەبی سیاسی پارتی و سەرۆک تا دەهات ڕووی لە گرژی زیاتر دەکرد تا کۆبوونەوەی کۆیە ئەم ناکۆچیی قوڵتر کردەوە. لەم ناوبژیوانیەدا مەرجی سەرەکی مەلا مستەفا ئەوە بوو کە دەبێت ئیبراهیم ئەحمەد لە سکرتێری حیزب لا ببرێ و جەلال تاڵەبانی لە بریدا بندێ. مەلا مستەفا بریاری هەبوو لەوان بدا و یعنی یاخود بەبێت لەگەڵی بن یان لێهاتەدا تەواویان. مەکتەبی سیاسی بە ناونیشانی ڕێکەوتنی موشیر و بەرزانی ڕێکەوتنە یان خۆ بەدەستەوەدان بەیاننامەیەکی دوور و درێژی دەرکرد. وانی نەکرد کە مەلا مستەفا نەختێت تەسهیلاتی کردو لە داواکان میلەت کورد بەرامبەر حکوومەت. دۆکیۆمنتەری یەکشەممە کاتژمێر 85 خولەک لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.